سلاافو هیوین دم خوش دگل کرد کنکشن جه دنگی امریکا لواشنطن از داخلی شمو و من محتبر شێروانیم جوانترین سڵاو ئاراستتان بێت ئەمریکایەکی تر خۆی گەیاندۆتە ڕیزەکانی یەپەگە پەیامنێرمان دیمانەی لەگەڵ کردووە بەڵام دەپێشدا لەگەڵ ڕووداوی تر سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما جەنەڕاڵێکی ئەفسەرێکی بەلندی مارینز جۆنس دامفۆرد دەستنیشان دەکا وەکا سەرۆکی ستونین هەفتپشکن لەشکری ئەمریکی و جەنەڕاڵی هێزن ئاسمانی پاول سلڤا ji بۆ جێگریاوی ڕێوەڕسمێن دەستنیشانکردنا بلندترین شیرەتوانن لەشکری لە ڕزگاردن لە سەرایسپی بوو سەرۆک ئۆباما گوت جەنەڕاڵ دامفۆرد ئەفسەرێکی هێژایە و شیانەخوا نیشاندایە دەما کۆمانداریە هێزن هەفپەیمانە کری لە ئەفغانستانی ji ساڵا 2013 هەتا 2014 هەروەسا کۆمانداریە مارینسان ئەمریکی دیکرد di şerê ئەمریکادا ji بۆ داگیرکردنا عێراقê. ڕێکخراوی یارمەتیدەری سیڤ دە چیلدرن ڕایگەیاند بۆی هەیە بەدایان کەس مردبن لە کاتی هەوڵەکانی بە هاوارچوونی کەشتێکی پەنابەر هەڵگر لە ڕۆژی یەکشەمە نێوان لیبیا و سیسیلی ئەوەش بە جۆرەی گەواهی ئەو پەنابەرانەیە کە خۆیان بە سەلامەتی گەیاندۆتە کەنار ئاو. ڕێکخراوەکە دەڵێت پەنابەران بە سەلامەتی گەیەنرا بوونە سیسیلی بە کارمەندانی بە هاوارچوونیان گوتبوو بەدایان کەسیان دیبوو کە لە بەلەمەکانیانەوە کەوتبوونە ناو ئاو لە کاتێک کەشتی بە هاوارچوون دەگەشتنەوێ. وتەبێژی سیف دە چیلدرن بە ئاژانسی دەنگوباسی فەرانسای کوت 137 کەس لە ناو بەلەمەکەدا بوون ڕوون نییە چەند کەس مردوون. کاربدەستن ئاژانسن ئالیکاریانی نەتەوەی نێگرتی داخوازی ji عەرەبستانە سعودی dikin بۆمبارانکردنا فڕۆکخانە نێفنەتەوەیی یا یەمەنێ ڕاگرن و دەبێژن هێریشن فڕۆکان ئەو فڕۆکخانە ji کار خستیە. ڕاستپێرە نەتەوەی نێگرتی ji بۆ ئالیکاریان جۆنس کڵاو دەبێژە ئاژانسن ئالیکاریان نکارن کارمەندان دەرمان و کەلوپەلن گرنگ بگەهێنن کارمەندên ئالیکاریان jî dibêjin nebûna sotemeniye astanga mezin e li pêşgihandina alîkariyên mirovanî ji bo çend deveran her wesa rewşa ne aram ya ji encamê hêrîşên firokan li dijî serhildayên Hûthî yên ku Îran piştevanî li wan dike. Netewê nêgirtî dibêje di du mehên borî daw ji encamê şerê Yemenê pitir ji 1200 kesan hatine kuştin û 300 hezaran derbider bûne. و ڕێکخراوی کۆمەڵی ئیسلامی ناسراو بە داعش بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکەی یەکشەمە لە شاری داڵەس وڵایەتی تەکساسی ئەمریکا ڕاگەیاند. شایان پاشا وردەکاری لایە. البداية من مدينة غارلاند في تكساس الأمريكية حيث قام جنديان من جنود الخلافة بالهجوم على معرض في مدينة غارلاند في تكساس. گروپی تۆنتڕەوی میلیشیەکانی دەوڵەتی ئیسلامی یاخۆ داعش بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکەی شاری گارلەندی سەر بە ویلایەتی تەکساس ڕاگەیاند. ئەو ئیکرایە سەرسەنتەرێک کە تیایدا پێشانگایەک بۆ وێنەکێشانی کاریکاتێری پێغەمبەری ئیسلامی لێساز دەکرا. ڕۆژی سێشەممە داعش لە رادیۆکەی خۆی ڕایگەیاند دوو لە سەربازانی خەلافەت هێرشەکەی ڕۆژی یەکشەمەیان ئەنجام داوە. پاشان هەڕەشەی لە ئەمریکیەکان کرد و گوتی ئەوەی بۆتان بەڕێوەیە لەلایەن سەربازانی ئیسلامیەوە گەورەتر و خراپتر دەبن. ئەمە یەکەمین جارە داعش بەرپرسیارەتی لە ئەنجامدانی هێرشێکی ناو ئەمریکا لە ئەستۆ بگرێت. کاربدەستانی ئەمریکاییش هێشتا لەو بارەیەوە هیچ لێدوانێکیان نەداوە. جێباسە پۆلیس ناوی هەردوو هێرشبەرەکەی ئاشکرا کرد کە بەدەستی هێزەکانی پۆلیس کوژران کە ناویان ئالتن سیمسن و نادر سۆفیا. دەکمنتەکانی دادگا وا ڕادەگەیەنن سیمسن کە تەمەنی 30 ساڵ بوو لە ساڵی 2006ەوە لەژێر چاودێری پۆلیسدا بووە و لە ساڵی 2010 بە درۆکردن لەگەڵ دەستگای لێکۆڵینەوەی فیدرالی ئەمریکایی FBI تاوانبار کرا سەبارەت بە خواستی بۆ پەیوەندیکردن بە توندڕەوە ئیسلامیەکانی سۆماڵەوە. ئەوەی دیکەیان نادر حەمید سۆفی تەمەن 34 ساڵ بوو. هەردووکیشیان پێکەوە لە شاری فینکسی ویلایەتی ئەریزۆنا لە یەک ئەپارتمەندا دەژیان. جۆهارن وتەبێژی پۆلیسی گارلاند گوتی کاربەدەستەکانی پۆلیس کە لەو ناوەوە نزیک بوون چاویان کەوت بە ڕووداوەکە و لێیان هاتنە دەست و هەردووکیان لە شوێنی ڕووداوەکە کوشتوین. پاسەوانەکەی ئاسایش ڕەوانەی نەخۆشخانە کرا بۆ تیمارکردن و لە دوایدا ئازاد کرا.
لەگەڵ ئەوەی هێشتا هۆکاری هەڵسان بەو کارە ڕوون نەبووتەوە بەڵام لە ڕاستیدا دەیانەویست تەقال لە خەڵک بکەن چونکە دوای پشکنینی ئۆتۆمبیلەکەیان چەک و تەقەمەنی تێدا دۆزراو بووە. دەستگایەک بە ناوی AFDI دەستگای ئەمریکایی بۆ بەرگریکردن لە ئازادی کە هەروەها بەڕاگرتنی بە ئیسلامبوونی ئەمریکاش دەناسرێت سەرپەرشتی ئەو پێشانگایان دەکرد و براوەی پێشبڕکێکە بڕی $10,000 خەڵاتی دەبردەوە. شایان پاشا دڵنی ئەمریکا. کورد و کاریگەریاوان لەسەر پەیوەندیên ئەمریکا دەگەڵ تورکیا و عێراقی ناڤەڕۆکی پانێلەکە ناڤەندا ڤاکۆلینên تورکی بوو لە بنیادی ڕۆژهەڵاتە ناوین لە واشنگتن. سێ شارەزایان شرۆڤەکردان لەسەر ڕۆڵی کوردان و کا چەند دێوان پەیوەندیên واشنگتن بەغدا و ئەنکەرێ دانینە پێش تاقیکردنی. هێرۆزەنگەنە لە پانێلی ئامادە بوو و ئەفراپۆرت گەهاندیە. کوردەکان ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە شەڕی دژی ملیتانەکانی دەوڵەتی ئیسلامی. بەڕای چاودێران ئەم ڕۆڵە لە بەرچاوی کوردەکان پەیوەندەکانی حکوومەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای لەگەڵ بەغدا و ئەنکەرەدا خستۆتە بەردەم تاقیکردنەوەیەک. یەکێک لە پانەلیستەکان دکتۆر محەممەد جەلال مەجید پسپۆری زانستە سیاسەکان ڕایگەیاند هەرێمی کوردستان دوو استراتیژی هەیە لەلایەکەوە پەیوەندی لەگەڵ بەغدا هەیە بۆ مسۆگەرکردنی مافی دەستوری وڵاتیانی کورد کە لە چوارچێوەی دەستوری عێراقدا لە ساڵی 2005 پەسەند کرا لە هەمان کاتیشدا استراتیژی مافی بڕیاری چارەنووسی گرتۆتە بەر. هەرێمی کوردستانی عێراق وردە پێیگەی خۆی بەهێز دەکات. دانیشتووی جێگیری خۆی هەیە، حکوومەتێکی شەرعیت پێدراوی هەیە کە بە شێوەیەکی دموکراسی لەلایەن ملەتەوە هەڵبژێردراوە و توانای هەیە پەیوەندی دروست بکات لەگەڵ هێزەکانی جیهاندا. کۆمیتەی هێزە چەکدارەکان لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا لە هەفتەی ڕابردوو تاوتوی خەرجە لەشکریەکانی ساڵی 2016 حکوومەتی کرد بۆ وەزارەتی بەرگری لەو پرۆژە یاسایەدا ئاماژە بەوەش کرابوو $715 میلیۆن بۆ عێراق پەسەند بکرێ بۆ شەڕی دژ بە داعش و لەو بڕەپارەیەدا لە سەدا 25 بۆ پێشمەرگە و سونەکان بێت کە شەڕی دژ بە داعش دەکەن. دنیز ناتالی لە ئینستیتوتی توێژینەوەی استراتیژی نیشتیمانی ئەمریکا پێی وایە ئەمە مانای گۆڕینی هەڵوێستی ئەمریکا بەرامبەر بە عێراق نییە. پێم وابێت هەڵە دەکەین ئەگەر وا بیر بکەینەوە بەس لەبەرەوەی هێندێک لە ئەندامانی کۆنگرێس پێشنیازی بڕیارێک دەکەن ئاوا ڕێبازی ئەمریکا گۆڕاوە. ئەوەندەی من تێگەشتوم کۆشکی سپی ڕوونی کردوتەوە کە ڕێبازی ئەمریکا بەرامبەر بە عێراق نەگۆڕاوە. ئەمریکا پابەندە بە سەروەری خاکی عێراقەوە. لەگەڵ هەموو باسکردنێکی پەیوەندی نێوان کورد و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا وەک هەندێک لە چاودێر دەڵێن پێویستە بە بەغدا و ئەنکەرە و هەندێک جاریش تاراندا تێپەڕێت. گونۆڵتۆڵ شارەزای بواری تورکیا لە ئینستیتوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسی لە پەیوەندەکانی نێوان تورکیا حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە چۆن پێشتر تورکیا حکوومەتی هەرێمی کوردستانی بە مەترسی ئاسایشی دەبینی لە ترسی ئەوەی ببێت بەهاندەر بۆ کوردەکانی تورکیا، بەڵام لەم چەند ساڵی دواییدا تورکیا بووە بە هاوپەیمانی بازرگانی هەرێمی کوردستان. ئەگەر تورکیا کێشەی ناوخۆی کوردەکانی خۆی چارەسەر نەکات، پەیوەندی ئەمریکا لەگەڵ کوردەکانی سووریا گرفت بۆ پەیوەندەکانی نێوان واشنگتن و ئەنکەرە دروست دەکات و پێم وابێت شیانی ئاستەنگ بۆ عێراقیش هەیە. لە ئێستادا وا دیارە ئەنکەرە و واشنگتن هاو هەڵوێستن لەسەر کوردەکانی عێراق. بەڵام پرسیاری سەرەکی ئەوەیە پاژنەمانی داعش چی ڕوودەدات؟ شارەزایەکی کوردیش هەمان پرسیار دەکات کە پاش کۆتایی شەڕی داعش کورد بەرەو کوێ دەچێت، بەڵام کورد خۆشی چاوەڕوانی لە کۆمەلگای نێونەتەوەیی و بە تایبەتی لە ئەمریکا هەیە کە پاش ئەو شەڕە چی دەست دەکەوێت. دکتۆر محەممەد سەڵاحزادە لێکۆڵەری جیۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دوو چاوەڕوانی هەیە کوردەکانی باشوور کە هەنگاو بەرەو سربەخۆی دەنێن تایبەتی ئێستا سەفەری بەڕێز بارزانیش بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و سەرجەم کوردەکانی باشتر بە هەموو جیاوازیەکانیانەوە هاوبیرن لەگەڵەوەی کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پێگەی سیاسی و نظامی باشووری کوردستان بە جیددی وەربگرێت. جیددەکەشی ئەوەیە کە ئەمانە داوای سربەخۆی دەکەن و کە بەسەر بیان ناستێن. ئەگەر ئەمەش نەبێ پۆزیسیۆنی ئەوان جێگە و پێگەی ئەوان لە نێو حکوومەتی عێراقیدا پتە و قایمتر بێ و تایبەتی ئەو ناوچانێکی ئێستا کەوتونە یعنی وەک دەڵێن ناوچە دابڕاوەکان کەوتونە ژێردەستی پێشمەرگە ئەمانە دفاکتۆ ببن و تەسبیت ببن هاریکاری ئەمریکایان دێت. دکتۆر سەڵاحزادە دەژڵێت نیگەرانی تورکیا لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان نییە، بەڵکو تەنها بەهێز نەبوونی پێگەی پەکەکەیە. ئەو مەسەلەیە کە بەشێکی گرنگی شەڕی دژ بە ملیتانەکانی دەوڵەتی ئیسلامی کەوتۆتە سەرشانی کورد لە پەناڵەکە مشتومڕی لەسەردا نەبوو، بەڵام خانم دنیز ناتالی سوور بوو لەسەر ئەوەی ئەمریکا دەبێت پەیوەندی بە ڕێگای حکوومەتی ناوەندی بکات. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.
پێگەی سیاسی هەرێمی کوردستانی عێراق و شارەزا بەحەز دەکەن هەر دیسان دیارە دێبابەتی و ناڤەڕۆکێ سەردانا سەرۆکی هەرێما کوردستانە عێراقی مەسعود بارزانانی بە ji بۆ واشنگتن لە گۆڕە هەندێک شیرەدوانین سەرۆکاتیە هەرێمی و سەرۆکی هەرێمی بەریک و سەردانا واشتن بکە مۆتەبەرخان ئەم بەحسەت هاتەکردن لێرە واشتن بەحسی کوردان گەلەکتیکردن کا کووردا چەند کاریگەری هەیە هەر نەهات دەمی ئەم ئاخەبن دە بەرنامەدان هەر ستودیو سەرۆک بارزانی کۆچکاسپیە ما هیچ دەنگ و باژی نەزانینەوە تشتێک ژێ نەزانن کادی کۆبوون چا بە چا نابن یان لەسەر بەحس دێ چ بن و چ نابن ئەم هیویدارن ڕۆژەهێنیان بکارن بتر زۆرتر شرۆ بکەین و ڕۆماڵکردنی زیاتریش لەو سەفرە بکەین دەخیل بۆ خۆ دەزانی بە تایبەتی دکتۆر فات حوسێن زۆر ئاماژەی بەوەدا بە دزگاکانی ڕاگەاندن کە دایان هەوێت لەو سەفرەدا بزانن هەڵوێستی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەسەر کورد چییە بەرامبەر بە کورتیە دیارە هەمووش لە بەردەستگاکانی ڕاگەاندن لەوانەیە باز نەکەن بەڵام وەچی سەرچاوەکان بە ئێمەیان کتو ئەوەیە کە دایانەوێتن بزان بۆ پاشە ڕۆژی کورد ینی بە شێوەیە ئەمریکا دەنڕوانیتە پاشە ڕۆژی کورد لە عێراق بەڵام هەردیسان ئەوەی بەری هەر تشتی بەحسکە دەبێژن مەسەلا شەڕی داعش دو مووسڵدا دیارە دی بابەتی یەکی بە بۆ هەر داونستاندنێکی دیگەل هەر کاربستێکی عێراقی بێتە کۆچکاسپی داخوازی خۆیان دەبێ هەبێتن هەردوو لە هەر وەختێک کە باسی گفتوگۆ دەکەین هەردوو لە بەتاکید لەوانەیە هەڵوێستانێک بێ بەڵام داخوازی تایبەتیشیان هەبێتن. بەڵێ ئەمریکایەکی تریش خۆی گەیاندۆتە ڕیزەکانی شەروانانی یەپەگە لە ڕۆژاوا کوردستانی سووریا. ڕابرد ئێمەس باسی چۆنێتی پەیوەندیکردنی و هۆکاری ئەم پەیوەندیەی بە یەپەگە دەکات. زانا عومەر پەیامنێری دەنجی ئەمریکا لە قامشلی بە زمانی ئینگلیزی گفتوگۆی لەگەڵدا کردووە و هاوکارمان سیروان قچۆ ئەم راپۆرتەی لێ ئامادە کردووە. ژمارە شەروانên بیان di nav rafên yekîneyên parastina gel YPG de her bûr de diçe zêdetir dibe. Bi taybet jî şervanên ji welatên Ewropî û Amerîkayê. Robert Amos yek ji wan şervanan e ku vê dawyê tevlî YPG bûye. Nûçegihanê me li Qamişlo Zana Umer li gel Amos rûnişt û hevpeyvîneke taybet bi dengê Amerîka pêk anî. Robert ji wilayeta West Virginia'ya Amerîkî ye. Gelo wî ji bo çi biryar stend ku hera Rojavayê Kurdistanê û tevlî şervanên Kurd bibe. Ez ji ber sedemên mirovahî hatim vir. Dema min li ser televîzyonê dît ku çil Musilê dibe, min got belkî mezinkirinekê di meseleyê de hebû. Lê dema ku bûyerên şengalê çêbûn, dijwar bû ji min re ku ez bi wan wêneyan neyêşim. Lewra min xwest ez tiştekî bikim da ku alîkariya wan bikim. Lê min nizanîbû kesekî wek min dikare çi bike. Piştî wê min ji nûçeyan bihîst ku gelek xelkên cuda ji welatên Rojavayê tên vir û tevlî YPG dibin. Dema min jî biryar stand ku ez werim, bêhna min fere bû û êdî min dikarîbû bi şev razêm. Niha ez li virim û kêfxweşim ji ber ku ez tiştekî dikim jiyana xelkê pê diparêzim û guhertinekê di cîhanê de dikim. Amos dibêje jiyana wî li Rojavayê Kurdistanê xweş derbas dibe ji ber ku wî daxwaza xwe bi cî aniye. Ew beşdarî şerê li gel Daeş dibe û ji bo wî jî ev yek ezmûneke taybet e. Li gorî dîtina wî YPG serkeftinên balkêş li ser gelek berên şer pêk tîne. Raza van serkeftinan çi ye gelo? Giyanekî xurt li vir heye ji bo şerê Daeş. Xelk biryar birin û îdeolojiyeke bihêz li cem wan heye ku welatekî serbixweş xwe re avakin. Lê ya ji wê girîngtir hezkirina mayînê ye. Xelk naxwazin li ser destê Daeş werin tunekirin. Siyaset girîng e, ew tiştekî ku dûvre tê. Sedema ku niha yekîtiyek heye, ew e ku gefa Daeş li vir e. Tenê yekîtî dikare rê li ber vê gefê bigire. Ji dema şerê Kobaniyê, êrişên asmanî yên koalisyona navnetewî bi serkêşiya Amerîka li gelek deverên Sûriyê li dijî armancên Daeş pêk tîne. Lê çavdêr dibêjin, ew têra şerê dijî rêxistina terorîst nakin. Ew dibêjin sedem tineye ku Amerîka welatên Rojava piştgiriya YPG nakin. Ez bawer dikim divê Amerîka û welatên Rojava çekên giran bidin YPG. Ez dizanim helwesta wan ji YPG ne baş e. Ji ber ku ew dibêjin pêwendiya wê li gel pekekê heye. Lê ev yek ne rast e. Erê girêdanekî îdeolojî di navbera wan de heye, lê ew du tiştên cuda ne. Haya min jê heye Kongresa Amerîka niha hewl dide ku wan ji lîsta terorê derxîne.
نها ئەمریکا چەک و ئالیکاریە دەدا ئارتێشا عێراقی و حتا ڕادایەکە دەدا پێشمەرگەیانژی لێ ئەستێ ناگەهم چما ئەوڤەیەکێ ژێپەگێرە ژی ناکەن هەمی تشتێن کو ئەمریکا و ڕۆژاوا باوەڕ دکن شاشن لە ڕۆژهەڵاتە ناوین یەپەگێ وان دروست دکە وەکی پاراستنا مرۆڤاهیە مافێنجنێ و نرخێندن لێ حەتاک و ئەڤ یەک پێک وەرە ئەوێ ڕۆبرت و هەواڵێن خۆیان یەپەگە هەر شەڕێ دژی تونندڕیان بەردەوام بکەن دبارەژی ڕۆبرت دەبێژە ئەو فێری زمانی کوردی دەبە و یەن دۆرا خۆشی فێری ئینگلیزی دکە سیروان قوچۆ دەنگی ئەمریکا کەسوکاری قوربانیانی ئەنفال یەکشەمە لە کەلار خۆپێشاندانیان کرد سوور بوون لەسەرەوەی تۆمەتبارانی کەیسی ئەنفال دەستگیر بکرێن و بدرێنە دەست دادگا دڵشاد ئەنوەر پەیامنێری بەشی کوردی دەنجی ئەمریکا لە ناو خۆپێشاندەران بوو هەرچەندە دادوەرانی دادگاکانی گەرمیان بە بیانووی ئەوەی شکۆی دادگاش کێنراوە بەردەوامن لەمانگرتن بەڵام ڕۆژی یەکشەمە کە سوکاری ئەنفالکراوەکان جارێکی تر چوونەوە بەردەم دادگای هەڵچوونەوەی کەرک و گەرمیان و خۆپیشاندانیان ئەنجامدا سەرەتا هێزە ئەمنیەکان هەوڵیاندا ڕێگە بە خۆپیشاندەران نەدەن بچنە بەردەم دادگا بەڵام سووربوونی خۆپیشاندەران هێزە ئەمنیەکانی ناچار کرد دەستبەرداری هەوڵەکانیان بن دواتر خۆپیشاندەران بەڕێپێوان بۆ بەردەم دادگا خۆپیشاندانیان دەست پێ کرد و لە ڕێگەی هەڵگرتنی تابوتێکەوە ئەو قوربانیانەی کە لە ڕابردوودا داوێنە بیری دەسەڵاتی کوردیان خستەوە. ئەمڕۆ کەسوکاری ئەنفال ڕێکخراوەکانی بواری مەدەنی ڕۆژنبیران چالاکوان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ جاری دوم لە پێش دادگایتی هەڵچوونەوەی کەرک و گەرمیان دژی ناڕازایەتی نەعەدالەتی یاسا دژی دوورخستنەوەی دادوەر هاوژین بۆ حکومەی کە توانوێتی لە نێوان 7,000 دادوەرە دەست بۆ گەورەترین دۆستەی ئەنفال بێت و فەرمانی دەستگیرکردن بۆستێ لە جاش و مستەشارەکان و تاوانبارانی کەیسی ئەنفال بەرێت گردبوونەوەیەکمان ئەنجام داوە لەبری ئەوەی کەوا ئێمە داوای حەقێکی سەرەکی و سەرەتایی خۆمانەکەین ئەمانەوێ ئەو خوێنەی ئێمە دامان بۆ وڵاتە کەوا سەرکردەکانی ئێمە ئیسا ئەڵێن ئەمە بەر و بوومی و ڕەنج و ماندووبوونی ئەو خەڵکەیە بەڵام بەداخەوە ئێمە لە هەمان کاتە ئەو خەڵکانەی کەوا دەستیان بۆ لە فرۆشتن و فرۆشتنی ئەم خاکە و ئەو خەڵکەکەوا هەموو قڕکران ئیسا داڵدە دراون و پلە و موچە و هەموو شتێکیان بۆ کراوە کەسوکاری ئەنفالکراوەکان بەرەیەکیان لە ژێر ناوی بەرەی پێشمەرگە و کەسوکاری شەهید و ئەنفالکراوەکان ڕاگەیاندووە و دەڵێن ئەو دادوەرانەی پشتگیری کەیسەکەمان ناکەن لە بەرەی مستەشارەکاندان. شارەکانش خۆی لە چەند خاڵێک دەبینەوە یەکەم بە دادگایگەیاندنی جاش و مستەشارەکان تۆمەتبارانی کەیسی ئەنفال خاڵی دووەم گەڕاندەوەی دادوەر هاوژین بۆ سەر کارەکەی کە لەسەر جێبەجێکردنی یاسا ئەو پیاوە نەقڵ کرابوو سزا درابوو خاڵی سێمیان نابردنی سەرۆکی دادگای تاوانەکانی کەرکک گەرمیان خاڵێکی تر تاکیدکردنەوە لەسەر ئەوەی کە ئەنجومەنی دادوەری فەرمانی دەستگیرکردن بۆ بەرپرسانە دەربکەیان لایەنی کەم دەرخەم دەربکە کە هەڵناسن بە جێبەجێکردنی فەرمانەکانیان. دواتر کەسوکاری ئەنفالکراوەکان کۆتاییان بە خۆپیشاندانەکەیان هێنا بەڵام وەفدێکیان پێکهێنا بۆ ئەوەی ئەو وەفدە سەردانی ئەنجومەنی باڵای دادوەری بکات و لەبارەی هۆکاری دەستگیر نەکردنی مستەشارەکانەوە گفتوگویان لەگەڵ بکات. کەسوکاری ئەنفالکراوەکان تا بێت فشارەکانیان تونتر دەکەنەوە بۆ دەستگیرکردنی جاش و مستەشارەکان و دەسەڵاتی دادوەریش دەسەڵاتی جێبەجێکردن تۆمەتبار دەکات بۆی کە بڕیارەکانی دادگا جێبەجێ ناکات بەڵام تاکو ئێستا دەسەڵاتی جێبەجێکردن بێدەنگە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. و پێلا پەنابەران لە باکووری ئافریقا بەردەوام خۆدەگەیهێنن کەنارین باشوورە ئیتالیا بەتایبەت ژی پشتی سەفەرێکە دێر و درێژ و بەترس دەریایە ناڤەڕاستدا پاش ڕۆژەوان لە ئۆرپاژی نەدیارە لە شارێک کە تانیل باژارێکە تانیا سیسیلی چالاکوانێک یارمەتیە وان پەنابەرە دەدەت ئەف خانمە هاتێ ناسکردن بناوی فریشتەیە پەنابەران. Dinavê ji mara zarokan de zarokên di pêçekê de hene. Ev kesên Sûrî got ji ber şerê navxweyî reviyan e ji 20 rojan zêdetir di gemiyeke masî girtinê de di nav ava deriya de mabûn. Ev penaberên li vir li navenda Catania got hema xwe bi zorê gîhandine vir. Hînarêka wan dirêj e bi trêna şevê divê got xwe bigihînin Milano ya li bakurî İtalya. Ev kesana çîrokên tirsê ji Sûrî bi xwe re hilgirtine. ئەوە ماڵا من تۆ باران کرد کەچا من یا 4 ساڵی هاتا کوشتن لبنەکە کەشخانکە پێکەفت من دوو کوڕێندی هەنە و هەر ji هینگێ من دگەل خو برن و ئەسراویم. قعدت بالشام تقريبا سنة طلعت من الشام على مصر. Bi kêmî rûwekî devlikin li pêşiya penabera heye.
نەوال سۆفی یا نیڤ ئیتالی نیڤ مەغربی یان ژی وەکە تێناسین پەریا پەنابەران لێ کەتانیا گوهدانێ بوان دکە نەبخوارن و ئاوێ بتنێ لێ بگوتنێن دلگەرم و هەستیارج نەوال یەک ji گروپê çalakvanaye gotê nasîn bi navê Larîta alîkariya penaberan dikin diriya çûn û hatina wan di hundirê İtalya de da got kes wan nexapîne wan ji fen û hîla biparêzin. In poche parole, cercare di aiutare queste persone a non andare con gli scafisti. Îro bû nimûne, grûpên zilamên qaçax ji xelkê re digotin bû 500 euroyan em ê we bigihînin Bakurê welat. Min ji koçberan re got ku ew dikarin bi trênê wekû xelkek normal herin heta ku ber çavê polîsan jî be. Sofî şirove dike bê çima alîkariya penaberan dike. Quindi quello che cerco di fare non è Ez vî karî dikim ji ber ku ez dixwazim hes bikim ez mirovim wexta ez bi şev diçim malê. Ewda ku ez hes nekim ku ez beşekim ji vê trajîdiyê û her wisa da hes nekim ku xîna van kesar li ser destê min in. Têzanîn got piştî penaber ji Bakurê Efrîqya didin rê bi telefona satelaytê bi Sofya re yan Lady Sos wekû tê nasîn diaxivin û wê agahdar dikin bi hatina xwe û ew ji aliyê xwe ve ji nobedarên deryayî re dibêje da got û xerabî neyên kirin li dijî wan. Di meha borî de ji nehsid kesên penaber zêdetir jiyana xwe ji dest dan ji ber binavbûna gemiya wan di deryayê de li nêzîkî qiraq ava Lîbyayê. Sofî dibêje sersarî û lawaziya Ewropa ji vê rewşê re şermeke mezin e. Non è possibile che l'Europa, con più di 20 stati, Gelo çê dibe ku welatên Ewropa korîdoreka mirovahî veke ji Sûriya ta Ewropa û her welatek komek ji van mirova bibe, em welatên demokrasî ne cihê ku em giş mafin mirovan naz dikin. Lê em niha dizanin ku ev giş li ser pelan e, ji ber ku 900 kes ne hew jimarek e. Ew penaberên gojmirnê rizgar bûne niha rû bi rû li ber jiyaneke nû pirsgirêkê nû ne. Newal Sûfî li ser dikeye û ala Sûrî li ba dike. Da got morala wan xurt û bihêz bike û rewşa wan bide ber çavan. Sibê wê newal careke din vegere karî xwe. Da got alîkariya pêleke nû ji penaberan bike li ser qiraq ava Başûrî Ewropayê. Luqman Ehmed, Dengê Amerîka. جارك دي بخير هاتن كورت كونكشن بيراورين الشر نافخوي امريكا قالك الولايات فيرجينيا جهك ديروكي هيا بنافي ابو ماك توكس يك جوان جهايا كوتي نوجان كرين ديروك ناس باوردكن لويجي هي بري 105 سالان شر نافخوي امريكا بالداوي هاد جه سال 1861 تا 1865 ولايات باكور بنافي يونيون شر باشور دكن بنافي كونفدريت هيزن باكور ين باشور لويجي هي اسي كرين وان خدا دست او بری ورن ام بری خو بدن وی راپورت جوی جهه دیروکی لە نوێی مانگی ئاپریل شەڕی نێوخۆیی کە زیاتر لە 600,000 ئەمریکی تێدا جیانیان لەدەستدا لە شاری بچووکی ئاپۆماتێکس کامبرۆ پارکێکی مێژوویە کۆتایی پێهات. دوو لەشکری گەورە لەو شوێنە لە بەرامبەر یەکدا بوون کاتێک ڕابرت لی فەرماندەی لایەنی کۆنفێدراتەکان خۆی تەسلیمی ژێنراڵ یولیسس گراند کرد. وایت راولز بەرپرسی شاخەیە ئاپۆماتێکسی موزەی کۆنفێدراتەکان و دەڵێت ئەو خۆ تەسلیمکردنا ماوەی دوومانگان درێژەی هەبوو. ئەگەرچی هێشتا لە مەیدانی شەردا بوون لەشکرەکانی دیکە لە کەرۆلاینای باکوور و لە تەکساس لەشکری دیکەیان هەڵدەوەشاندەوە یا تەسلیمیان دەکردن. لەو شێوە کردداری خۆ تەسلیمکردنی لەشکرەکان لە ئاپۆماتێکس لە 12 ئاپریل سەربازانی یەکێتی لە پێشدا پێشڕەویان کرد بە دوای ئەودا کۆنفێدراتەکان کە شپرزە ببوون. لە دەمێکدا کۆنفێدراتەکان هەموو هێزی خۆیان کۆکردبەوە بۆ شەڕ ڕوبەڕوو یەکتر بوونەوە. کۆلۆنێلی کۆنفێدرات بروس بلاکمەن خەڵکی کەرۆلینای باکوور کە پێشێنیانی لە شەڕەکەدا بەشدار بوون کارتێکردن و زیانێکی زۆری بۆی هەبوو. بۆ کەسانێکی ماکە ڕەنگ بیت باو باپیرانیان لە خۆپەدەسەوەکاندا بووان یان لە نێو شەڕەکەدا بووان کار لەسەر هەست و سۆز دەکات کاتێک بیر لە ژمارە کوژراوەکان لە هەردوو لا دەکەیەوە و ئەو کارە ساتەی ڕۆیدا هەستی مرۆڤ دەوڕژێنێت. لەو شێوە کەمپە لەشکریە یەکێتی لە پارکەکەدا هێنری شمیت باسیەوە دەکات کە چۆن شەڕ دەبێت بۆ هەردوو لایەن زۆر سەخت بوو بێت. لە پەیوەندی یەکێتیدا ئەوان دەبێت قورسایەکی زۆریان لەسەر بوو بێت و لەلایەنی کۆنفدراڵێتیش خەموو ئازارێکی زۆر چونکە ئەوان ئەگەرچی لەلایەنی هەڵەدا بوون زۆر بە سەختی بۆ ئامان زیان شەریان دەکرد. لە ئاپۆماتێکس دەوری هەزاران سەربازی ڕەشپێستی لێبوون کە بۆ بەرەی باکوور شەڕیان دەکرد. لیۆ ڤۆکاک کە خزمی لە شەڕی نێوخۆیدا بوون بەڵام لەلایەنی کۆنفێدراتەکان بوو. ئەوان سپی پێست بوون
چونکە باپیری هەرە گەورەم خاوەن زەوی و کشت و کاڵ بوو. لە نمایشی کەمپی کۆنفدرات ئەو کەسە بەشدارە باوەڕی وایە نەدەبواە یەکێتی هێرشی بۆ سەر ئایالەتەکانی کۆنفدرات کردبایە. ئەگەر بۆ ساڵی 1960 تا 1965 بمگەڕێنەوە چەکم هەڵدەگرت و بۆ وڵاتەکەم شەڕم دەکرد. دوای ئەو تەسلیم بوونە گرانت ڕێگای بە گەلێک لە کۆنفدراتەکاندا دەمانچەی کەمەر و ئەسپیان پێبێت ئەگەر ئەوان ملکەتی قانونی فدرال بن. بلاکمان دەڵێت ئەو سەربازانە بەرگیان پێدەدان کە دەیانتوانی بە سڵامەتی بگەڕێنەوە ماڵ. ئەگەر ئەوان لە کاتی گەڕانەوە بۆ ماڵ ڕوبەڕووی سەربازانی فدرال ببان یا ڕاگیرابان ئەوە دەیانتوانی بەرگە نیشان بدەن. بەڵام هەتا ئێستا بۆ گەلێک خەڵک لە ایالەتەکانی باشوور شەڕی نێوخۆی وەک خاڵێکی جێگای ئازار دەمێنێتەوە کاوان بە شەڕی هێرشی باکووری دەزانن. کێڤن فاینۆڵد لە نەخشی کۆنفدرێتی کارۆلینای باشوور دەڵێت سەر ڕای خوێن ڕێژەکە گرینگە وڵاتەکە جارێکی دیکە یەکی گرتەوە. دوای هەر کارێکی ئێمە ئەنجامانداوە گەورەترین خاڵ ئەوەیە کە ئێمە وەک ئەمریکی یەکمان گرتەوە. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. دەخیل خۆ دەزانین دەتوانین بە جورئەت بڵین کە زۆربەی وڵاتان مێژووی شەڕی ناوخۆیان هەیە. لێرە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش زیاد دەکرێتەوە و بەڵام هەموو جارێ دەرسێکی لێ فێربوونەکە وڵاتە بەهێزتریش بووە. جهێن شەڕاژ جهێن دیرۆکی گەلەکانە ماتە بەرخەم تایبەت دووروبەری من واشنگتن ڤەرجینیا گەلک جیهانە گەلک شوان جاهشتا مانەشیە سەردانەوان بکەین و بچین ببینینجی. دەخیل باسی شەڕی ناخۆت کرد لە هەرێمی کوردستانیش بەداخەوە بە شەڕی ناخۆدا تێپەڕین. لەوێ چۆن دەبین ینی تو چەند جار سەفەرت کرد؟ ئەسپوا ئەگەتە تو باوەریان بخوازیست ناخوازم هیچ شوێنەوار و دەرببینین جیهەیەک و شەڕی ناوخۆتێدا دیار بتە نەسیبیدارم بێنا پاقشکردن. یعنی هیچ نەمێنی لە ئەمریکا دەبینی جێ شەڕی ناوخۆ ینی بوونە جێ دیرۆکی لە کوردستانی چوو لە سەردەمێکی نوێە ئاسیبیدارم هەمان بێنە پاقشکردن ئەو بیرەوەریەژی نەمینێتن. لەوانەیە دی لەوانەوە زۆر ساڵی بەسەرداچوە بۆیە زیاتر. بەێ مۆتەبەرخانە بچین راپۆرتێکە دی و باتاڵە واشنگتن باندێکی هەشتی خانمایە لێ ئەمێ vê راپۆرتێ پشتی vê ناوبەڕێ ببینین. باتاڵە واشنگتن باندەکە هەشتی دۆڵڤانین ژنە چەندین چالاکی لێرە لە واشنگتن ئەنجامدانا ji بۆ wênekirin û naskirina keltûran gelo ew band çi dike em berê xwe bidin vê raportê. بەم دوایانە لە پاش نیوەڕۆیەکی خۆش دەنگی میوزیک و تەپڵ سەرانسەری ناشنەڵ مۆڵ نزیکی کۆنگرێسی تەنیبەوە. تو دەبینی کۆما خەلکێت تێ وەختا دەنگێ دەهۆڵێت تێ هێزا دەنگێ وێ هەستێک تایبەتە ئەم هەشتێک هەسن دەکۆمێدا و هەندێک جاران ئەم هەز دکن و پێتمە نە لەسەر عەردێنە. ئەمەش ئالسن ڕوودنە بەڕێوبەری گروپی باتاڵای واشنگتن. گروپی باتاڵا 8 ساڵ لەوە پێش دامەزرا و ئەم جۆرە میوزیکە بەشەکە لە پرۆژەی میوزیکی جیهانی کە ستایلێکی سامبا و ڕێگەی بەرازیلی هەیە. ئەمەش ڕیشەی دەگەڕێتەوە بۆ تەپڵی ئەفریقی. ئەم گروپە یەکەم گروپی بەتاڵایە لە باکووری ئەمریکا و هەروەهاش یەکەم گروپی ژنانە لەم جۆرە میوزیکە. ڕوودن دەڵێت هەموو بەشداربووانی ئەم گروپە خۆبەخشن. مەرز نییە شارەزایی میوزیکیان هەبێ. بەڵام دەبێت تەمەنیان لە 21 ساڵان کمتر نەبێت و کات دابنێن بۆ پراکتس. ئەس گەلێک ژ موزیکێ حەز دەکەم. ئەس بە ئەنەرژیا وێ هەز دەکەم و کەیفام گەلێک تێ بدیلانێ ji ber ku dihêle ez hez bikim ku ez birehim. ئەندامی گروپی بەتاڵە زۆر دڵیان پێخۆشە کە بەشداری لەم چالاکیە ئەکەن و هەروهاش دەستە خوشکایەتیان پێکهێناوە. سەمادزەیی دەنجی ئەمریکا.
سپاسان دەکەین لەگەڵماندابوون تا بەرنامەی داهاتوو هەرشاد و سەرفراز بن.